تێدێ کستاشتی بە بەشداری نۆ قسە کرد کارەکانی لە هەڵەبجە بەڕێوە چوو. یەکەمین بۆنەی نێودەوڵەتی بوو کە پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی لەخۆ گرتبوو. قسەکەرەکانی ئەزموونی سەرکەوتنی خۆیان گێڕایەوە. ئاماژەیان بەوە کرد ئەمان ڕزگاربووی تاوانێکی جینۆسایدن کە نەیتوانیوە لە ئەنگاونانیان بەرەو سەرکەوتن ڕایانگرێت. بەردەوام هەوڵیان داوە بەرەو لووتکەش بڕۆن. هەموو هەدەفەکەش موەیە کە کاراکتەریمە لە قوربانی و ببە کاراکتەرێکە بە پێوە بۆستێ. ئەم کۆتیشنە لە ناو ژیانە ئەچێتە ناو مؤسسە، چێتە ناو مۆراڵەوە، چێتە ناو عەقڵیەتەوە، بۆی کە تۆ عەقڵیەتێک سایکۆلۆجیایە کە هەست بە قوربانیەکە بیکەی بە سایکۆلۆجیایە کە بەرهەم بێنێ و ژیانی خۆش بێ و ژیان دۆست بێ و لەو کایە و ڕایەڵانەیە ئیشکاتەوە کە هەر شتێک بۆنی ئەوەی لێبێ کە تراجیدیا ڕۆباتەوە بۆ شتێک دژە مافی مرۆڤ بێ ڕایگرێت. ئەزموون سەلماندوێتی هەڵەبجە مەڵبەندی پێکەوە ژیان و جوانیە، بۆیە دەبێت کار بکرێت بۆ گەشەپێدانی ئەو جوانیە. گەر بیر بکەینەوە ڕۆشنگەری یانی هەڵەبجە، بیر ینی هەڵەبجە، زانست ینی هەڵەبجە، ئەدەب ینی هەڵەبجە، شعر ینی هەڵەبجە. ئەگەر هەڵەبجە لە کوردستان بپشڕێنی جوانیەکە زۆر کەمە بێتەوە، زۆر کە بێتەوە. بۆیە بەڕاستی داواکەم کە هەموو شارەکانی دیکە بەڕێزەوە، بە سواسەوە، بە زانینی ئەو گەورەی هەڵەبجەوە بڕوانە هەڵەبجە و جارێکی دیکە ڕوانینێکی دیکە و تێڕوانینێکی دیکە بۆ هەڵەبجە بکەن. ئەمە یەکەمیانە. یەکەمیشە دووەمیشان ئەوەیە بەڕاستی بۆ هەڵەبجەنی ئەمەیان بۆ گەشت جیهانە. ئەگەر ئەتانوێ فێری ئاشتی بن ئەبێ لە هەڵەبجەوە فێر بن. ئەگەر ئەتانوێ پێکەوە ژیان بزانن مانای چییە لە هەڵەبجەوە فێر بوون. بەشداربوانی تێدێکستاشتی پیان وایە گەنجانی هەڵەبجە دەبێت هیچ کات هیوا بڕاو نەبن لە ژیان. نەبێت چاوەڕێ بکاوێ پشت بەخۆی بەسەر لە ڕاستیان نابێت، چونکە چاوەڕێکردن واتە خۆ ئامادەکردن بۆی کە دەستێکە بێ یارمەتی و بە لەوەچەوە دەست هەرگیز نەیە لەبەرەوە بێ پشت بە خۆت بەستی بۆی کە بتوانی بەرەو پێشەوە بڕۆیت. ئەم بۆنەیە بە بەشداری نوێنەری وڵاتان و نوێنەری حکومی و حیزبی و میوانانی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە هەڵەبجە بەڕێوە چوو. تێیدا ئەزموونی سەرکەوتنی گەنجانی هەڵەبجە خرایە ڕوو کە بووە جێگای سەرنجی نوێنەری وڵاتانی بیانی. خۆشحاڵم کە لێرم. بەڕاستی جێگەی هیوابەخشەکە دەبینیت ئەو گەنجانە ئەو توانە سەرکەوتوانە پێکەوە لە چوارچێوەی تێدێکس ئاشتی کار دەکەن. لە چوارچێوەی ئەم چالاکیەدا تواناکانیان دەبینین. شتێکی زۆر جوانە لە هەمان کاتیشدا نابێت ڕابردوومان لەبیر بکەین. بە تەئکید ئەو ناخۆشی و نەهامەتیانەی بەسەر ئەم شارەدا هاتووە پێویستە ببێتە پند و عیبرەت و لە هەمان کاتدا ببێتە خاڵێکی بەهێز بۆ دووبارە دروستبوونەوە. تێدێکستاشتی یەکەمین بۆنەی نێودەوڵەتی بوو کە لە هەڵەبجە بەڕێوە چوو. دەستگای میدیایی کورسات سپۆنسەری سەرەکی بوو. دوای 8 مانگ لە ئامادەکاری بە هەوڵی بەردەوامی زیاتر لە 150 گەنج کارەکانی بەڕێوە چوو. بڕیارە ئەم بۆنەیە لە ساڵانی ئایندەدا گەشەی پێ بدرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.